بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتەکەمان دەست پێکەین دانیشتنی دوازار فراکسیۆنی پارتی و جێگری سەرۆکی پەرلەمانەکەی بە هاوکاری پەرلەمانتارانی پێکهاتەکان و سکرتێری پەرلەمان دانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەر 4 پەرلەمانتار بەڕێوە برد. دانیشتنێک کە سیناریۆیەکی سیاسی ئاشکرا بوو، هەرزوو دیار بوو کە تەنیا پەرلەمانتارێکی دیاری کوردستان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کراوەتە ئامانج. پەرلەمانتارێک کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک دەکات و هەوڵەکانی بۆ ئاشکراکردنی گەندەڵی بەرپرسانی هەرەسان کردبوو. بەرگەی چوارەم لە خاڵی یەکەم بەڕێزان بەڕێز سۆران عومەر سەعید لە دانیشتنەکەدا کە سەرۆکی پەرلەمان و 6 فراکسیۆن و پەرلەمانتارە سربەخۆکان بایکۆتیان کردبوو لە کۆی 4 پەرلەمانتار تەنیا پارێزبەندی لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی هەڵگیرا. ئەو فراکسیۆنانەی بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد ڕایان گەیاند هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتاران سیناریۆیەکی سیاسی و دەستپێکێکی خراپ دەبێت بۆ کاری پەرلەمانتاری. لەسەر داوای سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانی دادگای لێکۆڵینەوەی سلێمانی 1 58 پەرلەمانتار ئامادەی دانیشتنەکە بوون کە بریتی بوون لە هەر 45 پەرلەمانتارەکەی پارتی و 11 پەرلەمانتارەکەی پێکهاتەکان و لیستی سەردەم و پەرلەمانتار شادی نەوزاد. هێمن هەورامی جێگری سەرۆشی پەرلەمانیش سەرۆکایەتی دانیشتنەکەی کرد و ناوی هەر 4 پەرلەمانتاری بۆ هەڵگرتنی پارێزبەندی لەسەریان خستە دەنگدان. بە دەنجی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی هەڵگیرا. دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. هاوکات 4 ئەندامی پەرلەمان دەنجیان بە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر هەریەکە لە پەرلەمانتاران عەلی حەمەد ساڵح و شیرین ئەمین پەرلەمانتارانی گۆڕاندا و 3 پەرلەمانتاریش دەنجیان بە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر ئومێد خۆشناو پەرلەمانتاری پارتیدا بەمەش پارێزبەندیان لەسەر هەڵ نەگیرا. بەڕێز ئومێد عەبدوڕەحمان حەسەن بە پێی پەیڕە و مادەی 24 چەند کەس لەگەڵ ئەوەیە پارێزبەندیەکەی هەڵبگیرێت دەست بەرزکاتەوە. لە دوای دانیشتنەکەی پەرلەمان ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ڕاگەندراوێک هۆکاری بەشداری نەکردنی لە کۆبوونەوەکەی پەرلەمان ئاشکرا کرد و ڕایگەیاند لە ڕوانگەی باوەڕبوونم بە پرینسیپی سازان و پاراستنی یەکڕێزی فراکسیۆنە جیاوازەکان بەشداریم لە دانیشتنەکەی پەرلەمان نەکرد. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم.